یاکمان نەزانین کە جەژن بۆنەیەکی زۆر کۆمەڵایەتیە یاخوا بڵێن بۆنەیەکی دەستە جەمعیە و ئەم پێدراوە کۆمەڵایەتیە ئایا دەکرێت تەوزیف کرێ بۆ ئەوەی کە مەسەلەن بۆ منە زۆر جار ئەمانەوێ جەژن ڕواڵەتێکی چۆنەڵی گشتی ئیجابی پێ بدەین یاخود با بڵێن بیقۆزینەوە بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانەی کە ئەندازەیەکی زۆر جاری وا هەیە کەم و کورتیان تەیەکەوێ یاخود بە جۆرە لە جۆرەکان دابڕانیان تەیەکەوێ جارێککە سەر لە نوێ لە ڕۆژی جەژنان پەیوەندیانە لێک بدەینەوە خود بە جۆرە لە جۆرەکان گەرم و گوڕیان کەینەوە بە میوانداری زۆر بەڕێز کاکێ من عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی تاوتوێی ئەم پرسی جەژن و ئەم بابەتە کۆمەڵایەتیاکەین کاکێ من زۆر بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ جەژنی پێشمەرگەکانی کوردستان پیرۆز بێ جەژنی هەموو مسلمانان بەگشتی پیرۆز بێ سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت کاکێ منێ مازانی کە جەژن چۆنەڵی بۆنێکی کۆمەڵایەتیە ینی زۆر کۆمەڵایەتیە بە ئاوا بڵێن ئەم پێدراوە مەسەلەن بۆ منە کۆمەڵایەتیە و زایدن ئەم پێدراوە ئاینیە کۆمەڵایەتیە بە ئاوا بڵێن بە جۆرە لە جۆرەکان مەسەلەن دەکرێت تەوزیفی کەین بۆ ئەوەی کە ئەگەر پەیوەندەکانمان لە ڕابردووە لای چۆنەڵی لە هەموو ئەو زمانێک کە بێجەژن بووین لە هەموو ئەو زمانەیەک کە بەر لە جەژن نەبوون ئەمە بەخۆم ئەزانین کە بەرێککەوتنمان هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار گرفتمان بۆ دروستە بێ ینی دەکرێت مەسەلەن ئەمە تەوزیف بکەین یا بڵێن ئەمە بقۆزینەوە بۆی کە پەیوەندەکانمان جارێککە سەر لە نوێ گەرم و گوڕکەینەوە تەنانەت دەستەواژەی گردن ئازادی کە لە جەژنا زۆر بەکارهێنرێ هەر ئەڵەی ڕێک بۆ ئەوەیە کە ینی مرۆڤەکان کە گردن یەکتری ئازاکەن بۆ مانای جارێککە سەر لە نوێ پەیوەندەکانیان دروستکەنەوە تۆ قسێکرد لەسەرمە چیە مرۆڤ لەبەرەوەی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە هەروەکو چۆن ئۆتۆمبیلێک لەلایەنە ماتریاڵێکەوە جستی تووشی هیلاکبوو نەبێت تووشی وەستانە بێت تووشی کێشە ئەبێ علاقاتی اجتماعی مرۆڤیش بە هەمان شێوەیە بە حکمی ئەو بەریەکەوتنە کۆمەڵایەتیانەوە ئەو غەریزە و پێداویستیانەوە ئەو بەرژەوەندیانی کە لە نێوان خۆیانیان هەیە و علاقاتە وەزیفی کە ڕۆژانەیان بەسێدەوە پێکەوە تووشی هەڵکشان و داکشانە بێ و تووشی داخورانە بێ و تووشی پەکەوتن و کێشەبوون نەبێت و زۆر جا پێویست بەواکە کە جارێکی تر بە مانای اجتماعی و کۆمەڵایەتی و کوردەوارێکی خۆمان دەمەزەردە بکرێتەوە و جارێکی تر تەوزیف بکرێتەوە و پێ بچێتەوە وەکوتم ڕەنگە ئەم چڕانی پەیوەندیە لە نێوان زۆربەی بوونەوەرەکانی سروشدا نەبێت لە نێوان ژینگەی ئاژەڵەکانان نەبێت لەوان درەختەکاندا نەبێت لە نێوان بابەتە جەمادی و مردووەکاندا نەبێ بەڵام مرۆڤ لە بەرەوەی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لە بەرەوەی کە زیندەوەرێکە کە ناتوانێت بەبێ ئەوانی تر بژی و خۆی بە تاقی تەنها ناتوانێت بەشێکی زۆری پەیوەندی ڕۆحی و کۆمەڵایەتەکانی خۆی تەوزیف بکە و ئیدارە بات هەمیشە پێویستی بەوانی تر هەیە لە کاتی نەخۆشیە لە کاتی پرسەیە لە کاتی ژن و ژنخوازیە لە کاتی ئیدارەدانی دەوام و کاری ڕۆژانەیە لەبەرەوە بەردەوام پێویستی بەوانی تر هەیە جاوانی ترتر کە سوکارەکەی بێ خێزانی بێ مناڵەکانی بێ خزمەکانی بێ هاوسەکانی بێ هاوکاریەکانی بێت ئەبێتەوە بەردەوام شوێنێک بدۆزیتەوە کە توانی باشترین پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا بێ سروشتی مرۆڤ وایە لەبەرەوەی کە بەردەوام هەمیشە خۆی پێ حەقانیەوە پێی وایە خۆی هەمیشە لەسەر حەقەوە زۆرترین حەقەکانی بەلای خۆی ئاشکێنێتەوە بە تایبەتی ئەگەم مرۆڤ نەگەشت بێتە ئاستێکی باڵا لە تێگەشتن لە معریفە لە مامەڵەکردن لەگەڵ ئەوانی ترا هەمیشە وا خۆی بینە کە ئەو لەسەر حەقە لەبەرەوە زۆر جار دوو کەس کە کاتێک گیرروگرفت دروست دەبێت لە بینانە ڕەنگە لە دڵیشەوە تەمەنای ئەوە بکەن کە جارێک تر بێکتری بگەنەوە بەڵام ئەم غروورەتی ڕێگەی لێگرێت کە تەنازوو لەم حەقی خۆیان بکەن لەبەرەوەم بۆنە کۆمەڵایەتیانە زۆر جار فرسەتێکی زۆر باشە کە جارێکتر بە علاقەتی اجتماعەکانی خۆمان نابچینەوە جارێکتر لێبوردن و گردن ئازایی بۆ یەکتری دەربڕین و هیچ شتێکیش لەم دنیای بای ئەوەندە نرخی نییە کە ئینسان بتوانێت دڵی کەسێکی تری لەسەر بڕەنجێنێ لەبەرەوە کە ئەگەر لە مەنزوورە دینیەکەەوە سەیری بکەین مادەم خودداوەند دەسەڵاتی ڕەهایە لە سروشتا ئەتوانێت لە هەمومان ببورێت کاتێمە کەسمان لە خوددا گەورەتر نین مادەم خوددا ئەتوانێت لە بەندەکانی ببورێت کاتێمەشە بێ لە یەکتری ببورین ئەگەر لە مەنزوورە فەلسەفی و کۆمەڵایەتی و لاهوتی و لادینیەکەشەوە سەیری کەیت مرۆڤ مادام بوونەوەرێکە کە لە لەحزەیەک لەحزەکان ناشژیان بەجێ بهێڵێ دووەشەم دنیا بەجێ بێڵێ کاتی شتێک نرخ و بەهایەوەی نییە کە ئێمە بەردەوام گرێ و گۆڵ و ناڕزایەتی و عاجزی لە بینمانە بێت لەبەرەوە ئەم بۆنە کۆمەڵایەتیانە ئەگەر بەدەر لە جەژنی قوربان جەژنی ڕەمەزان هەموو بۆنە کۆمەڵایەتەکانی تر لە بەهار لە جەژنی نەورۆز لە جەژنە ئاینەکانی تری وەکو مەسیحی و بودایی و یەهودی ئەمانە فرسەتی چاکن بۆی کە هەم لە ئاستە کۆمەڵایەتی و نەتەوەکە تۆ تەوزیفکەی هەمەوەی کە بەدەم پرسوجو یەکتریۆ بچین چ وەکو ئاین چ وەکو نەتەوە چ وەکو پرسە کۆمەڵایەتەکانی تر کاکە من ئێمە
بۆیە تۆزە کتێبینی ئەومان کرد کە زوم بخێنە سەر ئەوەی کە ئێستا ئەمە حالل لە جێژنی قوربانین وە قسەکەشمان بۆیە لەسەر خودی جەژن کرد بەمانای ئەوەی کە بۆ خۆت زانی بۆدە ئاینەکەی هەندانێکی گەورە هەیە و ئەو لەحزەیە کە مرۆڤێک علاقەیە بچڕە لەگەڵ مرۆڤێکی تر و ئێوە ئەم پەیوەندیە یا با بڵێن دروست کاتەوە ئاشتوایی لەگەڵا بکە دیسان جارێککە جگە لەوەی کە بە ئاوا بڵێن لە ڕووی دەرونی ئەوانەوە چۆنەڵ ئاسوودا بێ و تەسەورەکە کە ئەمە خێرێکی دەسەکەوێت دیسان علاقە کۆمەڵایەتەکەشەوە لە ڕووی ڕاڵەتیەوە دەسەکەوێت ئەم هەندانە ئاینیە مەسەن چەنە باەخدارە بەوەی کە ئینسان تەسەوری ئەوە بکە ئەو لەحزەیە هەر ئەوە ناکە براوەیە و چانسێکی گەورەیە هەیە کە لەگەڵ هاوڕێکەکە لەگەڵ ئازیزێکی لەگەڵ خۆشەویستەکەی جارێکی تر ئەم پەیوەندیە ئەم علاقەیە دروستەکاتەوە لەو لاشەوە تەسەوری ئەوواکە کە ینی وەکو کەنزێک مەسەلەن بۆن منە لە ڕووی ئاینیشەوە ئەوە بڵین خێریشی دەسەکەوێت سەدەقەی کردووە هەموو ئەو پەیامانەی کە لە دینە هاتوون بۆ نمونە پەیامبەری ئاینی ئێمە ئەڵێ ئەوەی کە 3 ڕۆژ زیاتر دەنگ لە براکەیدا ببڕێ کەسە نزیکاییدا بڕێ ڕەنگە بەشێکی زۆر لە تاعات و لە سروتە ئاینەکانی جێگەی قوبڵکردن نەبێ ئەماگەر لە ڕۆ کۆمەڵاتیەکەەوە تەوزیفیکەی وەکو توێژری کۆمەڵاتی وەکو لایەنە کۆمەڵانسەکەی سێریکەی بۆعدێک یا ڕاهندێکی زۆر قوڵ لە پشتم قسەوە هەیە چکە ئێستا گەردیقەت بێ لە زانستی کۆمەڵانسیە قورستترین ئەو سزانەی کە بۆ مرۆڤ دانراوەگە تۆ کەسێکیش بکوژی بریتە لە چی بریتە لە زیندانیش بریتە لە چی بریتە لە دابڕینی علااقاتی مرۆڤ لەگەڵ کۆمەلگایە لەگەڵ ئەوانی تررا یعنی ئێستا لەسەر ئاستی جیهاندا هەموو تیۆرەکانی کۆمەڵناسی و هەموو تیۆرەکانی تاوان ناسی کاتێکە گەربیانەوە کەسێک سزا بدەن دەنگی لە خەڵکی پێدابڕن و سزایەکەن و لە ناو زیندانیشە زیندانی ئینفرادیمانەیەوانی کە لە ناو زیندانەکەشا بۆ نمونە جم و جۆڵیان زیاترە یاخۆ لەگە خەڵکیکە تووشی کێشابن یان خەنە زیندانی ئینفرادیەوە لەبەرەوە من لە سەرەتای ئاماژەم بەوەیە مرۆڤ مادام بوونەوەرێکی کۆمەڵاتیەوە ناتوانێت بەبێ ئەوانی تر بژی کەواتە ئەمە بۆ خۆی قورستنی سزایە کاتێ لەگەڵ خەڵکی تراکەوێتە کێشە ئەوەی کە تۆ ئاماژت پێ کەمکردنەوەی ئەو لایەنە سترێس و فشارە زۆرەیە کە لەسەر لایەنی ڕۆحی هەیە تۆگە بەردەوام لە کێش و گرفتابی لەگەڵ هاوکارەکان لە شوێنی کارەکەت لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەت لەگەڵ مناڵەکەت لەگەڵ دراوسەکان لەگەڵ خزمەکانتە بەردەوام فشارێکی زۆری لایانی دەرونیت لەسەرەوە شەوان خەوت لێ ناکەوێت بەشکی زۆری ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بەلایانی سایکۆسۆماتیک و هەڵێنجانی دەرونی و سەریەشە و بەشێکی زۆری و زۆر ئێمە جۆمان لەو کۆمەڵە تێرم و مستەلحانە بێکاڵێ من هیچ نەخۆشیەکم یە کەچی دڵم بە پەلە لیە شان خەوم لێ ناکەوێت مەعیدە مێشە سرم بەردام ئازارێکی ئەمانە هەمیان بەشێکی زۆریان پەیوەندیان بەو فشارە دەرونی و کۆمەڵاتیانەوە کە تۆ هەتا وە گرێ و گۆڵە دەیەوە تۆچی بۆ نمونە بۆ کارێک لە فەرماگەیە کەڕایکی بەردام لە شەڕای لەگەڵ ئەوانی تر نۆرە بڕت لێکرێ واسی تیەکەوێت لە شوێنی کارەکەت بەردام داوامیکی زیاتر لە حەدی خۆتت پێکەن موچەت نایەنێ ئەکەویتە شەڕەوە لەگەڵ خێزانتە لەگەڵ مناڵتە لەگەڵ دراوسێتە ئەمانە هەمویان بۆ خۆیان فشارێک دروست دەکەن لەسەر تۆکەوە لێکەن بەردام کەسێکی داهێزراوی و علااقات اجتماعەکانیش لەگەڵ ئەوانی ترا باشنەوە بەڵام کاتێک کە ئەم بۆنە و مناسبە ئاینیانەیەتە پێشەوە فرسەتێکی زۆر باشە تۆ گەر تا چەند بڕات پی هەبیان پید نەبێ ئەمان بابەتێکی ترە بەڵام دەرفەتێکی زۆر باشە کە مرۆڤەکان دووبارە و سێپارە بە علااقاتی اجتماعی خۆیان ناپچنەوە بتوان بەشێکی زۆر و فشار دەرونیانی کە لە سەریانە لەسەر خۆیان لای بەرن لە بەرنامەی ڕابردوومانە کاک هێمن شارەزایکی باری دەروناسی وتی جەژن بۆیە مهمە جۆرێک لە ئەنانیەتی دەرونی لە ئینسان ئەبچڕێ با بڵێن دەهێنێتە دەرەوە لەو قاوغا ئەنانی ئاگەمە ئەگەر قسە لێرەوە لە بۆعدە کۆمەڵایەتەکەش بکە لە ڕوانگە کۆمەڵایەتەکەی ئەنی لە ڕووی کۆمەڵاتی شەوەی مەزانین مرۆڤ جۆرێک لە ئەنانیەتی هەیە بەس لە ڕۆژی جەژن دیسان شتێکمان هەیە شتی ینی ئەوەی کە پێگوترێت تێکەڵی دەسە جەمعی یاخود بەریەکەوتنی دەسە جەمعی تاکو چەند ئەمەش لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوە گرنگە بەداخەوە بەهۆی و بارودۆخی کێسە هاتوتە پێشەوە هەموو سروتی ئاینی بۆ خۆی لە وەزیفە کۆمەڵایەتێکی خۆی لایاوە ئەگەر ئێمە تەنها لە دیوە ئەبستراکتی و دا ڕندراوە دینەکەی و سری نەکەین بۆ خۆی ڕەنگە سروتە ئاینەکان بۆ خۆیان بەعدی کۆمەڵاتی زۆر گەورەشان لە پشتەوە بێت و بە دڵنیاییشەوە کاتێککە ئاینە وەزیفەیە فەرزەکە بەسەر هەموو بڕوادارانە تەنها لە دیوە ئاینەکەیەوە نییە دیوە کۆمەڵاتەکەشی بۆ خۆی بەشێکە لەم بابەتە بەڵام بەداخەوە بەهۆی و بارودۆخی کەیتر وردە هاتوتە پێشەوە ڕەنگەم سروتە کۆمەڵایەتیانە هەم گەرموگۆڕی کەمتر بوو بێتەوە بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە لە کللتور لە مەسایلی گلۆبال و تەکنۆلۆژیا ئەمانەیە هەمویان هاتوونتە پێشەوە بۆ خۆیان بە شێوەیەک لە شێوەکان
هەندێک لەم وەزیفەیان لە وەزیفە ئاینەکە سندوتەوە خچوانتە سەرشانی ئەوانی ترەجینا بۆ خۆی خۆ ئەگەر ئەم بابەتە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە سەیریکەی وەکوتم بابەتی زۆر زۆر گرنگن تۆ کاتێک کە لە ڕۆژی جەژنە ئەگە دوو دراوسێ لەسەر مناڵێک عاجزیان بوو بێت لەسەر کێشەی ئۆتۆمبیلێک لەسەر بەدەرگاشتنێک لەسەر شتێک ئەخر خۆی مەمنونمان زۆر زۆرە لەسەر ژن و ژنخوازی داوای کچێک کراوەتە نەیدراوەتێ داوای ئەم شتانەوە بەڵام کاتێک کە پیاوانی گەڕکەوە بنەوە بەدەستە جەمعی خۆیانەکەن بە ژوورە تۆ تووشی جۆرێک لە ئیحراجی دەرونیە بی ئەگەر لەسەر حەقیش بی ناچاری لە کوردەواری خۆمەناڵە لەگەر کەسێک شم بکوژی بێتە ماڵەکەم لێت خۆشە بم لەبەرەوە کاتێک کە بەیانیان تۆ هەڵەسی دەم سروتە کۆمەڵاتی دەستە پیاوێکی دەستە جەمعیان کۆبوونەتەوە لە کۆڵانە ژن و مناڵ هێن و ئەچن هەر بە خۆیان ئیحایەکی نەفسی ڕۆحیێن بە تۆ ئەگەر زۆر زۆر تەنان ئەگەر لەسەر دینی کەشبی دەرگاکەت کراوەیە بۆ خەڵکی تر بێتە ژوورەوە بە خراپنیکی باوش بە یەکتریا بکەی ڕەنگە وەکو شێخی سعدیە فەرمێ زۆر جار هەندێک شتێ جێگەوە ناگرێتەوە کە تۆ باوش بە یەکتریا بکەی تۆ ئەگەر هەتا ئێوارە لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پیرۆزبایی لە خەڵکی وەکو نییە کە من تۆ دوو تەوقە لەگەڵ یەکتریا بکەین ئەگەر هەتا ئێوارە لەسەر شەقامەکان هۆڕن بۆ خەڵک لێی وەکو نییە کە دوو باوش بە یەکتریا بکەی ئەگەر ئیمێل بنێری بۆ ئەوروپا و ئەمریکا و ئەمانە ڕەنگە وەکو نەبێت کە دوو کە ئازیز لە شوێنەکە یەکتریا بین فرمێسکی پەشیمانی هەڵە ڕێژنیان دۆخێکی ئیحراجی عرەقکردنەوە بەوەی کە باتخوا لە یەکتری ببوورین گردنمان نازاکەوەی ڕۆژ تێپەڕی ڕەنگە ئەو لایەنە قسەکردنە جستی کە دوو ئینسان ئەتوانن بەرامبەری یەکتری لەم بۆ نانە دەریبڕن ڕەنگە لە زۆر کاتیکە یاخود لە زۆر شوێنتر و بە زۆر مەسەجتر نەتوانرێ بگات کاگە من ئەگەر جاری وایە نیگای لە ڕۆژی جەژن ناکەوێتە زۆر سەرشتی زۆر بچووک بەڵام لە جەوهەرە مانای گەورانەیە تۆ تێبینی ئەو بکە زۆرینەی کات دەرگای حوشەی باڵێن ماڵەکان ئێمە داخراوە کچی لە ڕۆژی جەژن کراوەیە تۆ سەیری ئەوە بکە ئەگەر لە ڕۆژانی غەیری جەژنە ئەگەر کەسێک بێتە ماڵەکەت ئەگەڕێ بە دوای عوزری ئەوەی کە بۆچی هاتۆتە ماڵەکەم بەڵام ئەگەر لە ڕۆژی جەژن نێت بەگەڕەکە تا تێپڕێ لانەدا بۆ ماڵەکەی تۆ ئەم جاران بە دوای عوزری ئەوەکەوی پاساوی چییە بۆی کە نهاتووە ئەمە تا چەند مەسەرم بۆن منە شتی دەباوە بڵێن تا چەند شتێکی ئیجابیە تا چەند شتێکی باشە خۆی کاتێک کە مرۆڤ لە سروش هاتە دەرەوە بۆ خۆی ژیانی بۆ خۆی قورستر کرد و دیواری دروست کرد و دەرگا پەنجەری دروست کرد و کەتیبەی لە پەنجەرەکانە لەبەرەوەی و ترسە کۆمەڵایەتی کە حتا لەمانە کۆمەڵاسیەکەش وەگەر سەیری کە زۆرێک لە وڵاتان نێوانی کە ئەمن و ئاسایشێکی زۆریان تیا بەرقەرارە دیقەت بە نەکەتیبەی پەنجەرە هەیە نە دیوار هەیە تەنانەت دەرگای ژوورەکانی میوانیشان لەسەر کۆڵانەکەیە ئەگەر تۆ سەری هەموو ڤێلانە بکەی کە لە ئەوروپا و ئەمریکا هەیە دیزاینەوەی خۆشمانە بە بگەڕێنەوە بۆ چەند ساڵ وایە بەڵێ منیش ئێساش لە لادەکانی شتا ڕادێکی زۆر هەروایە لەبەرەوەی علاقاتی ئیجتیماعی و پەیوەندی دەمەوی خوێنتیانە لەبەرەوەی بەهێزن هەمویان یەکتریە ناسن و ترس نییە لەوی تر ئەوی تر کە بریتە لە دراوسێ لە هاوسێ لە تاوانبار لە دزەکان لە هەموو خراپەکارانی کردنەوە کۆمەلگایە لەبەرەوەی کە لە ڕۆژی جەژنە ئینسان بۆ خۆی بە فیترەت ئاستی تێگەشتنی بۆ تاوان و زیهنێت و بیرکردنەوەی لە تاوان دائەبەزێ و ئەمە هەموو یەکە بە مەراسیمێکی کۆمەڵایەتی و ترسی لەوانی تر نامێنێ لەبەرەوە دەرگاکانی خاتە سەرپشت ئەگە مرۆڤ بتوانێت ئەم تێگەشتنە بگوازێتەوە بۆ ڕۆژەکانی تر و ئێمە زۆر جار ئەڵێنەوەی کە زۆر جار ناقیدینی کۆمەڵانسی ڕخنە لەوە گرنگ کە وەزیفەی ئاین لە بوارە کۆمەڵاتەکە ڕەنگە تاو بیان پێویست نەبێ بەڵام لەم کۆمەلگایانەیە ئاین زۆر وەزیفەی گەورەی لەسەرشانە و بەشێکی زۆری ئەو ڕەنگە لە وڵاتانی ڕۆژئاوا لەسەر مستیلێک یاخود لەسەر جانتای یاخود لەسەر ئۆتۆمبیلێک خەڵک کوژێ بەڵام لێرە جاری وایە تۆ ئێمە بیرمانە کلیلی ماڵە دراوسێ درا بە ماڵە دراوسی تر کە ئاگەی لە ماڵەکە بێ ئەمانە هەمویان ئاین بۆ خۆی ئەتوانێت لەم بۆنانەیە تەوزیفی ئەم علاقەتە ئیجتیماعیانە بکە سیقە بدا بە بەرامبەرەکەی وەکو جەنابە ئاماژە بێت تۆ لە ڕۆژانی تران ناتوانیت ئەم دەرگانە بخەیتە سەرپشت کەچی لەو ڕۆژەیە ئەتوانی لەبەرەوە مرۆڤ لەو ڕۆژە هەز بە جۆرێک لە ئەمانەکە و هەز لەوەکە کە لە بەرامبەرەکەی کە دوژنەکەیەتی سەلامەتە و لەو ڕۆژەیە ڕەنگە زەرەری پێنەگەێنێ چ بە خۆی چ بە ماڵی چی بە مڵکی چ بە مناڵەکانی لەبەرەوە ئێمە ئەتوانین ئەم پەیوەندی باشە ئەم تێگەشتنە لەسەر ئاستی نخبوو دەستە بژێرە بگوازنەوە بۆ ڕۆژەکانی تریژ و کارێکی وا بکەین کە بتوانین هەمووان بەرامبەر بەیەکتری هەز بە ئەمان بکەین ئێمە لە ڕوانگەی ئاینەوە دەستەواژەیەکمان هەیە پێگوترێ سیلەی ڕەحم سیلەی ڕەحم ڕەنگە شوناسێک بۆ ئەو علاقاتە کۆمەڵایەتی کە ئێمە زۆر جار هەمانە و سیلەی ڕەحم ئێمە زانین پێدراوێکی ئاینیە ڕاستە مەسەلەن تەوزیف کراوە بۆ بۆعدە کۆمەڵایەتەکە بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر لێرە بچینە سەر ئەوەی کە لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە
ینی با بڵێن زانستی کۆمەڵناسی دێت تەبەنای ئەم جۆرە لە با بڵێن دەستەواژەیەکە تەوزیفیەکە یاخود بە پێچوانەوە لای با و مەسەرەن بەدیلی بۆ هەیە ینی با بڵێن ڕوانگەی کۆمەڵناسیەکە دێ ئەوەی کە جەنابەت باست کرد ئەمە زۆر گرنگە لە ژینگەیەکی چۆڵەڵی دینداری کۆمەڵایەتە ئەمە بتوانین ئەو پێدراوە ئاینەکان تەوزیف بکەین جارێککە و بتوانین لە چۆنەڵێ لەومانە مجرڕەدەی کە هەیەە بیانێنە دەرەوە تەوزیفیانکەی بەبارێکی ترا کە دوایی دێتنە ئەسەر مەسلەیە چۆن بتوانین ئەمە بە جۆرە لە جۆرەکان تەوزیف بکەین مە قسەکەم لەسەر دەسەواژەی سیلەی ڕەحمە با بڵێن ڕوانگە کۆمەڵناسیەکە سیلەی ڕەحم لا با و دەسەواژەیەکە خاتە شوێنی یاخود با بڵێن ئەو بە پێچوانەوە تەوزیفەکە بۆ بارێکی گشتی تر ئەگەر سری ئاژەڵ بکەین لە سروشتا ئاژەڵ ڕەنگە وەزیفەیەکی تایبەتی لەسەرشان بێ ئەوش کەمانەوەی نەسلی یاخود ڕەگەزی ئەو بوونەوەرەیە لە سروشتا تەنهاوی کە زاوزێ بکات تا فترەیەکی دیاریکرا و پارێزگاری لە وەچی خۆی بکات و پاشان ترە کەسە و بەلای خۆی و بە شوێنی خۆیان و ئەڕوا بەلای ژیانی خۆی وەچی ترە خاتەوە تەنها ئامانجەکەوەیە کە ڕێژی ئەم بوونەوەرە لەسەر سروشتا ئینقراز نەکاوە کەم نەکا بەڵام مرۆڤ لە بەرەوەی بوونەوەرێکی خاوەن ژگیریە و هەرم پێدراوە ژگیری و ئاکا کە لە هەموو مرۆڤەکانی تر زۆر جار هەم درڕندەتر هەم کۆمەڵایەتتر مامەڵە بکات مرۆڤێک کاتێک وەکوتم مناڵێکی لەدایکە بێ هەتا ئەو ڕۆژەی کە ئەمرێت ناتوانێت دەستبەرداری ئەو علاقەتی ئیجتیماعی بێ ئەگەرچی منداڵەکە بۆ دایک و باوکی زۆر خراپ بێ و دایک و باوکەش لەگەڵ منداڵەکە زۆر خراپن و خزمەکان بە هەمان شێوە ئێمە زۆر جار ئیدۆمی کۆمەڵایەتیمان هەیە لە کللتوری کۆمەڵاتی خۆمان ناڵێ هەرچیەک بێت خزمە کابرا هەرچیەک بێت بۆ نمە کووردە هەرچیەک بێ ئەم علاقاتە ئیجتیماعی کە ئێمەی بەسترێتەوە بە یەکتریەوە لە مرۆڤ بیان و پاساوەکەی هەرچیەک بێ ئێمە بە بەیەکتری ناتوانین بژین و تۆ تا چەند لەگەڵ براکەتا خراپ بێت لەسەر کێشەی مڵکداری لەسەر کێشەی ژنخوازی لەسەر کێشەی پارە لەسەر هەرچیەک بێت لە لەحزەکانە کە زەرەری پێگات و تووشی نەخۆشیەکە بێ و تووشی ئازارێکە بێ ئەگەرچی زۆر دەنگیشتان بۆ چەند ساڵێکی زۆر لێکتری دابڕی بێ ئەگەرچی پێکەوە قسەتان نەو بێت بەڵام بە شێوەک لە شێوەکان هەست بە ئازارەکەی هەست بە ناڕەحەتیەکەی لەبەرەوەی جگەلەوەی کە غەریزەیەکی فتریە خداوەند ئەم غەریزەی لە ناخی توە ڕوانوە کە هەست بەم ئازارە بکەی غەریزەیەکی کۆمەڵایەتیش کە تۆ لە ماڵێکە ڕۆژگارێک پێکەوە گەورە بوون و یاریتان کردو پێکەوە و نانتان خواردووە پێکەوە و چوونەتە دەرەوە خۆشی ناخۆشیتان هەیە بەشێکی زۆری ئەو ئەزمونانەی کە مرۆڤ بەیەکتریەوە بەسێت و بریتە لە میمۆری و یادەوەری بۆ خۆی بەشێکی گرنگە لەوەی کە من و تۆ بۆچی لە ئای ناڵێ دیاری بن بە یەکتری بۆی خۆشەویستی زیادکە لە بینتانە هۆکارەکەی تەنها ئەمەیە من تۆ تا چەند بتوانین یادگاری لە یەکتری بەجێبێڵین علاقاتی ئیجتیماعی بۆچی لە وڵاتانی ڕۆژەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو داوازی نەچێت کە کوڕ و کچ گەشتە تەمەنی 18 ساڵ هەمووی بەجیا ئەژی و ڕەنگە بە چەند ساڵ جارێک یەکتری نەبینن هۆکارەکەی تەنها ئەوەیە کە تۆ ناتوانانی علاقاتی ئیجتیماعی من بۆچی مندە بەهێزە کە لەلایانی کەم لە هەفتێکا بێ سێ جار چی ماڵی باوکت بچی بۆ ماڵە خەزورانت بچی بۆ ماڵی براکانت هۆکارەکەی تەنها ئەوەیە کە ئێمە پێگاتی خێزانمان هەم ئەو نەواتی کە گەشەی کردووە لەسەری خێزانێک بۆ کە هەمومان لە ماڵێکا گەورە بووین و زۆر جار کوڕژنیە ناوە هەر لەو ماڵەیە بۆەوە باپیر و داپیری لەگەڵا بۆ ئەمانە هەمویان بۆ خۆیان یادەوەری گەوریان لە زاکیرەی ئینسانی ئێمە چاندووە کەوای کردوە کە بە هەر شێوەک لە شێوەکان ناتوانێت دەستبەرداری ئەو علاقەی ئیجتیماعی بێ کە هەیەی بە شێوەیەکی تر پرسیارێک هاکەم من بۆی وەڵامەکەم بە شێوەیەکی تر دەستکەوێت ئەوش ئەوەیە کە ئێمە کە باسی سیلەی ڕەحمەکەین ئەم مستەڵەح ئاینیە خۆ با بڵێم دەستەواژ ئاینیە زۆر جارە وترێ جەنابشت باست کرد کە جایز نییە لە 3 ڕۆژ زیاتر دەنگ لەگەڵ هاوڕێکە لەگەڵ براکە لەگەڵ کەسوکارەکە لەگەڵ خۆشەویستێک دی لەگەڵ هەر کەسێکی تر مەسەن بۆ مندا بڕێ بێت لە ماوەی ئەم 3 ڕۆژە ئیلا لەگەڵ ئاشتیتەوە قسەیەک ینی کە ئێمە باس لە سیلەی ڕەحمەکەین لەو ڕوانگەی و باسەکەین زۆر جار لە کورداواری خۆشمان زۆر جوان ئەماکرێگەڵێ قەتعی علاقە و سیلەی ڕەحم مەکە بەو مانایە ئەگەر تۆ قەتعی سیلەی ڕەحمەت کرد قەتعی علاقەیەت کرد ئەزانی هەستێک کە تا دروستە بێ هەستی گوناهباری ئەم هەستەی کە بەردەوام لەگەڵ تا ئەمێنێتەوە کە تۆ لە بارانبەر کەسێکە مقەسیری لە بارانبەر کەسێکە تەنانەت مقەسیری لە بارانبەر کەسێک کەچی لەلایەن خۆی پەروەردگاری شۆ گوناهبارەبی تا چەند ئەمە مەسەلەن بۆ منە ئەمە پێدراوێکی باشە بەوەی کە لانی کەم زۆر جامە ناچارمان کا بەوەی کە ئەم قەتعی علاقەیە نەکەین ئەم جۆری دەنگدابڕینە دروست نەبێەوە ئەم کۆمەلگایەمان وەکو جەنابەت وتت ینی بەردەوام ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانی لە گەرم و گوڕیابێ یاخود بیانێڵێتەوە لە ئیدۆمە کۆمەڵاتەکانی خۆمانە ئەڵێەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە هەر خۆی وایە یعنی کە ئەگەر تۆ بە مروری
زەمن بە تێپەڕبوونی کا دەگەر فترێکی زۆر کەسێک نەبینی بۆ خۆت وەکوتم بۆچی باسی میمۆری یادگاری و زاکیرم کرد شوێنەکەی بەجێڵە بۆ کەسێکی تر تۆ کەسێکی ترە ناسیت و ئەم کەسە شوێن بەوی تر لێژەکە کاتێککە تۆ کەسێک نبینیت و پەیوەندی نییە لەگەڵیا و تەلەفۆن نییە لەگەڵیا و قسەکردن نییە لەگەڵیا هاتوو چۆن نیە لە بینتانە باوەش و محیبەت و باوەشکردن نیە لە بینتانە و قسەی خۆش نیە لە بینتانە یارمەتیدانی یەکترینە لە بینتانە بە تەدریجی سیلەی ڕەحمەکەش کەمەکات و شوێنی لە زاکیری توە بەجێڵە بۆ کەسێکی تر و کەسێکی تر شوێن یەگرێتەوە هاوڕێی نوێ هێت کەسی ترێت هاوکاری ترێت دراوسی ترێت خزمی ترێتە شوێنەکەی لەبەرەوە من کە لەو بعدەوە باسم کرد کە هەمیشە لە زاکیری ئینسانەوانی کە لە زاکیری ئینسانامێنەوە ئەوانن کە لە بەرچاون و ئەوانشی کە لە بەرچاون چێن ئەوانن کە سیلەی ڕەحم جێبەجێەکەن لەبەرەوە بە دڵنیایەوە سیلەی ڕەحم یەکێکە لەو بابەتانی کە ئەگەر چی بە حکمی پێشکەوتنی کۆمەلگاوەتە تەوری مجتەمع ئەم سیلەی ڕەحمە وەکوتمەشێ گۆڕانکاری بەسەرا بێت و لە یەکتر بینەوە بگۆڕێ بۆ ئامرازی ترکە لە هەرێمی کوردستاندا و لە وڵاتانە زۆر باشە زۆر جار ئێمە چۆنەڵی زووممان لەسەر بواری پەروەردەیە و هەر شتێک کە لە کۆمەلگای ئەمە خەوشی هەیە ئەڵێن وڵێن دەستی پەروەردەی تایە وڵێن پەروەردەیەکی باش نییە بەڵام ئەگەر قسە لەسەر ئەو پێدراوە ئاینانە بێت کە زۆر علاقەی کۆمەڵاتیمان بە گەورەی هەڵنەوە تا چەند ڕەنگە پەروەردەیەەکە ئاوڕی لەمەوە داوەتەوە با بڵێن بابەتێکی بۆنەیەکی وەکو جەشن کە تا پەیوەندە کۆمەڵاتەکان بەهێزە بنەوە تایە مەسەن بۆن منە وەکو وتمان بەریەکەکەوین تا چەند بوارە کۆمەڵاتێک بە بوارە پەروەردەکەی ئێمە ببوورە بوارە پەروەردەکەی ئێمە توانیوێتی ئاور لەم بابەتانە باتەوە دیسان جارشکە قسەم لەسەرەوەی کە چۆن تەوزیفیان کا گەورەتر لەوەی یاخۆ با بڵێنەوەی لە کێفی خوان بیانێنێتە دەرەوە با بڵێن سیاغەیەکی پەروەردەی یامکە تا چەند پەروەردەی ئێمە ئەمەی کردووە ئێمە کە باز لە پەروەردەکەی یەکسەی قوتابخانە و زانکۆمان بیرەکەوێتەوە بەڵام پێش ئەوە لە کۆمەڵانسیە خێزان بچووکترین یەکەی کۆمەڵاتیەوە بچووکترین دامەزراوی کۆمەڵاتیە کە هەموو ماکەکانی دەوڵەتبوونی تایە لە دارایی لە ئیدارە لە خوێندنی باڵا لە پەروەردە و ئەگەر تاچێک چونکە پێشەوەی کە مرۆڤ مؤسساتی اجتماعی و کۆمەڵایەتی و سیاسی دروستکات خێزان بۆ خۆی ئەم بە مۆزیفە کۆمەڵایەتی هەستاوە تۆ ئەگەر چی لە باشترین زانکۆکانی جیام خوێنی و لە باشترین قوتابخانەکان و باشترین مامۆستاکان دەرست پێ بڵێ بەڵام ئەگەر لە خێزانێکی باش و ئەگەر خێزانێکی تەندروستدا گەورە نەبی بۆ خۆی ئەمانە هەمویان شوێنەوار لە لاشعور تا بەجێڵن ڕەنگە بەشێکی زۆریان پەیوەندی بە پەروەردەی منداڵیەوە هەبێت کە تۆ لە خێزانێکی پەرتەوازە و لە خێزانێکی شپرزە گەورە ئەبی ئەمانە بۆ خۆیان لە زاکیری توە شوێنێکیان گرتۆ بە نائاگایی ڕەنگە کاتێکی زۆری بوێت ڕەنگە پەروەردەی قوتابخانە و زانکۆ و پەروەردەی شوێنە گشتەکانی وەکو مزگەوت و معبەد و کڵێسەکانیش نەتوان بۆ ئاساییەوە دەقائینەکانیش نەتوانن بە شێوەی چونکە هەموو تیۆرە زانستیەکان جەخت لەسەرەوەکەنەوە بەشێکی زۆری ئەزمموی مرۆڤ کە کەڵەکە ئەبێت و ئەنیشێت لە تەمەنی منداڵیە لە 5 ساڵی بۆ 9 ساڵی بۆ 6 ساڵی لە لاشعوری تویانیشێت جا ئەو پەروەردەیە ئەگەر دایک و باوک نەزان چۆن ئەم منداڵە ئاڕاستە بکەن ڕەنگە لە داهاتووە دامەزراوە کۆمەڵایەتی و پەروەردەیەەکانی تری وەکو قوتابخانە و زانکۆ و معبەد و شوێنە ئاینەکانیش نەتوانن بەشێک لەم ترسە بەشێک لەم هەستکردن بە هەرچیەک لە لاشعوری تو بێنە دەرەوە لەبەرەوە زۆر گرنگە دایک و باوک بای ئەوەندە تێگەشتنیان هەبێ بای ئەوەندە زانستی پەروەردەییان هەبێت کە بتوانن منداڵەکانیان تەنها وەسایلێک نەبێ بۆ کات بەسەربردن و وەسایلێک نەبێ بۆی کە ترسی خۆیان لە تەنهایی لە ماڵێکا بمێننەوە و هەستن بە وەزیفە بایۆلۆجی منداڵێ بخەنەوە تەنها بۆی کە وەچیان بمێنن لە دوای خۆیان لەبەرەوە پەروەردەکردنی منداڵ کارێکی زۆر قورسەوە ئێمە دایم ئەڵین لە کۆمەڵانسیە پەروەردەکردنی منداڵێک لە پەروەردەکردنی حکوومەتێک لە ئیدارەدانی حکوومەتێک زۆر قورستر و سەخترە لەبەرەوەی کە تۆ کاتێکە مرۆڤێکی باش مناڵێکی باش گەورە ناکەی بە دڵنیاییەوە تاچێکی باش گەورە ناکەی وان تاکە باشاش لە کۆمەلگاشاش بە کەسێک کە علاقەی پەیوەندی دایان کەس بپسڕێنێ ئەبێ بە زاوایەکی تۆ لە ماڵەکەتا کێشەی کۆمەڵاتی زۆر گەورەت بۆ بنێرێتەوە ئەبێ بەبووکی تۆ لە ماڵەکەتا ڕەنگە دایان ئایلە لە یەکتری بکات ئەم علاقەتی اجتماعانە بەڵام کاتێک کە خێزان بەم وەزیفە پەروەردەی و کۆمەڵایەتی خۆی هەستا تۆ نابێت گوێ بۆ بێ کە ئەوانی تر چۆن مناڵەکانیان پەروەرداکەن و ئەوانی تر چۆن مامەڵاکەن تۆ بێ هەمیشە لە خەمی مناڵەکەی خۆت و لە خەمی خێزانەکەی خۆتابی ئەگەر هەرکەس لای خۆی توانی خێزانێکی باش پێکەوە بنێ و کات کۆمەلگا خۆی بە تەدریجی علاقەتەکانی ڕێکە من ئەگەر قسە لەسەر تەنانەت بەو شێوەیەش بکەین لەسەر ئەگەر قسەمان لەسەر بواری پەروەردە بێت تەنانەت ئەگەر قسە لەسەر ناوەندەکانی خوێندن بێ ئەوەی کە پێیانگوتێن ناوەندەکانی پەروەردە و فێرکردن زۆر جار ڕخنای ئەوە ئاگیرێ لە بوعدە ئاینێک و لە بوار ئاینەکە ئەوش ئەوەیە کە
زۆر جار ئەو تێکستانە یاخود با بڵێن ئەو دەقانەی کە باز لە حەشر و حیساب و باز لە دۆزەخەکان ئەچێتە ناو مەسەلەن بۆ منە پێدراوەکانی پەروەردەوە ناو کتێبەکانەوە بەڵام بخۆ بەبارەکەی تریش ئەمە ڕاست ئەگەر ئەمە بە ڕوانگە ڕخنەیەکە قسەی لەسەر بکرێ ئەوش ئەوەیە کە کاکە بۆ نەخۆشەکانی ئاینیش ناتوانن بچنە ناو مێنەکانی پەروەردەوە ینی بۆ نمونە مەگەر قسەمان لە ئێستا کە بڵێن لە جەژنی قوربانین ینی کوا تێکستێکە بینین لە کتێبێکی بڵێن لە کتێبێکی خوێندن کە ئاینەکانە باز لەوە بکە کەمە باز لەم چیرۆکە گرنگە بکە کە بڵێ خوێنی ئینسانێک مەسەلەن بۆ منە گرنگترە لە لای خۆی پەروەردگار کە خۆی پەروەردگار خوێنی ئینسانێکی گۆڕێەوە بە خوێنی ئاژەڵێک بە ئاوا بڵین ینی جۆرێک لە ژیان دۆستی ئەم چیرۆکە مەسەلەن بۆ منە بچێتە ناو کتێبەکانەوە قسەمان لەسەر ئەوەیە خۆ بۆنە ئاینەکانیش ئەنی ئەو بۆنانەی کاتوانن شادی دروستکەن خۆشی بە ئینسانەکان ببەخشن ئەمانش ناتوانن بچنە ناو چوارچەوەی پێدراوەکانی بواری پەروەردەوە بەداخەوە ئەمە بە دیوە سیاسیەکەی براوە بە ڕەنگە قسەکردن لەسەرم بابەتە خزمەت بە هیچ کام لە پرۆسایان نکات چ ئەوانەی کە لە بواری ئاینیە کارەکەن ئەیانێ بۆ ئاقارەیە کار بکەن کە خۆیان ئەیانەوە پێچوانش ئەوانی کە لە بواری ئەلمانێت و لە بواری مەسایلی سکۆلارایان کۆپی تەجربەی وڵاتێکی تر بکەن ڕەنگە کۆپی تەجربەی هیچ وڵاتێک بە وڵاتێکی تر نەبێت ئێمە توانین لە بینی ئەم دوو تەجربەیە تەجربەیەکی ئاینی ڕۆحی پێکەوە ژیانی کوردیانە هەڵبژێرین کە هەزاران ساڵە لەم وڵاتەیە دەیان ئاینی جیاوازی تیابەوە دەیان نەتەوەی جیاوازی تیابەوە هەمووشمان بەبێ بەریەکەوتن و بەبێ خوێنڕشتن دەیان ساڵتوانیمانەوە سەدان ساڵتوانیمانە پێکەوە بژین ئەم تەجربە ئاینێژ وەکو جەنابەت ئاماژە بێ چ عیبێکیە گەر تۆ کەسانی فەقیه و مفەکیری گەورە و مجتەهیدینی گەورە بتوانن تەوزیفی ئەم حاڵەتە بکەن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە هەموو کەس ئەم بابەتە نەتێتە دەستی قسەی لەسەر بکات ئەوانەی کە مجتەهیدی زۆر گەورەن و ئەتوانن بە بەڵگە و ئارگۆمنتی عەقڵانی و زانستی لەگەڵ لایەنە ئاینەکەی بتوان تەوزیفی ئەو کەن کە قەنەعەت بە بەرامبەرەکەی بکەن و هەم تووشی سەدمە و تووشی پێکدادان و پرژان نەبن ئێمە لە بریەوەی کە بتوانین دوجار ئێمە ئامانجمان چیە لە قسەکردن لەسەر ئەمە ئەوەیە کە بتوانین چۆن علاقاتێکی باشترمانە بێ بەڵام بەهۆی ئەم خستنە ناو منهج یاخود پرۆسی پەروەردەوە جارێکتر ئێمە پێکدادان دروستکەین لەگەڵ لایەکی تری مجتەمع ئەمە بۆ خۆی کێشەمان دروست کرد بەڵام کاتێک لایەنی مجتەهید و ئەوانەی کە عەقیرە و عەقڵی گەورە لە ناو ئاینیە ئەمانە ئەگەر بتوانن تەوزیفی ئەم علاقاتە بکەن لە ڕوویەکی عەقڵانی و ئەرگۆمنتیەوە ئەتوان قەنەعەت بە بەرامبەرەکەی بکەن بەڵام کاتێک کە لەگەڵ ڕێزمە هەموو کەس زیاد لەسەرم بابەتە قساکە بە شێوازی ئەو چیرۆکی کە بیستوێتی ڕەنگە خزمەتێک تەنانەت زۆر جابێ بەلاقرتی و بە گاڵتەکردن بە ئاین کە بەردەوام بەشن خورافیات و بەشن کۆمەڵە چیرۆکە و ناتوانێت ئەم قۆناغانی چیرۆک تێپەڕێنێ بەڵام کاتێک کە وەکو جەنابەت ئاماژت پێ کەسانی عاقڵ و بیرمەندی گەوری ئاینی هێن لەسەر ئەمە قساکەن کە ئەم چیرۆکە لە پشتیوەمانە و مەغزای قوڵتری هەیە ئەمە ڕەنگە بتوانێت خزمەت بە پرۆسە عەقلانیەکەی ئاین بکەن زۆر باشە کاکێ من لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە ئێمە ناتوانین بە ئامەی خەڵک بڵێن ینی بە شێوەیەکی گشتی بە خەڵک بڵێن لانی کەم دەتوانن لە ڕۆژانی جەژنە دڵتان خۆش بێ ئەزانین گرفت هەیە ئەزانین مەسەلەن بۆ منە جۆرێک لە بیماری هەیە بە ئاوا بڵێن و جۆرێک لە ناومێدی هەیە بەس چۆن وا بکەین لانی کەم ئەم ڕۆژانەمان بە ئاوا بڵێن ئەم چەند ڕۆژانەی کە جەژنە لانی کەم لە ڕۆژانەی جەژنە ئەندازەیەک لەگەر زۆر جارێک وتری ئەگەر لەبەر خاتری مناڵەکانیش بێ بتوانین دڵمان خۆش بێ خۆم ینی چۆن لێ ڕابێن لەگەڵ ئەمەیەوە بۆ جۆرێک لە دڵخۆشی دروستکەین کەلانی کەم ئەمە بۆ ڕۆژانی تریشمان کاریگەری هەبێ بەداخەوەم چێژی مەرگدۆستی کە بەسەر مجتەمەعە بەسەر کۆمەلگای کوردەواریە دەیان ساڵە سەپێنراوە کارەساتێکی زۆر گەورەیە و گەردی قەت بیت لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە ژیانی ڕۆژانی خۆمان لەسەر شەقام لە شوێنەکانمان هەمومان بەردەوام تووڕین بەردەوام هەڵەشین بەردەوام هەڵەچین بە بەسیترین شت لەسەر فولایەتی یەکتریە کوژین لەسەر هۆڕنلیانێک داوەزین زۆر بە ڕەحمان لە یەکترین لەسەر کەمترین هەڵی ئیداری سزای ئیداری زۆر گەوری یەکتری ئین و لەسەر چانە خواردنەوە و لەسەر دانیشتن پێکۆس کێشی سیاسی زۆر گەورە لە وڵاتەیە ئاخڵقەیە لەبەرۆ زۆر گرنگە ئەم ڕۆژانە وەکو جەنابەت ئاماژەوێ بکەین بە بۆنی کۆمەڵایەتی تۆ دیقەتی دەستگار ڕاگەیاندنەکانی ئێمە بە و ئێستا بە جۆرەی هەموو تیۆرەکانی زانستی دەروونناسی مرۆڤ زۆرترین کاتەکانی لەلایەنی کەم لە ڕۆژێکە 9 ساعات بۆ 8 ساعات بەرامبەر بە شاشی تەلەڤیزۆنیان تۆڕە کۆمەڵایەتەکان دانیژێ بەردەوام ئیحای نەفسی زۆر ناخۆش شریتی سوور بە پەلە یعنی دۆخێکی سایکۆلۆجی وهایان بۆ ئینسان خوڵقانووە لەگەڵ ماڵ و مناڵێ باش نییە لەگەڵ دراوسیا باش نییە لە شوێنی کاری باش نییە ئەم ئیحا مەرگدۆستی کە
بە مجتمع بدرێ خەڵک نابێ بچێتە دەرەوە خەڵک نابێ شایی بکە خەڵک نابێ سەیران بکە خەڵک نابێ مناڵی بێتە دەرەوە ئەمە یحایکی زۆر هەڵەیە ئەمریکا لە شەڕ بووە لە عێراقا و لە فەلوجە لە گەورەترین شەڕ بوو لە ئەمریکا خەڵک ئاهەنگی جێڕاوە ئەم وەزیفەی سەرباز شتێکی کێ وەزیفەی ئاینی شتێکی ترە وەزیفەی کۆمەڵایەتی شتێکی ترە ناکرێ بەوەی کە تۆ بڵێ وڵا لەبەر ئێمە دۆخی شەڕای ناخۆ دۆخی داراییمان خراپە خەڵک نابێ لە ماڵی خۆی بچێتە دەرەوە خەڵک نابێ سەیران بکە خەڵک نابێ ئاهەنگ گێڕێ خەڵک نابێ باوەشکا بە یەکتریا خەڵک نابێ بچێتە دەرەوە ئەو من و تۆ لە کێشیان ئەی منداڵە وەکو جەناب داماش بێ منداڵە گوناهی چییە تۆ جیلی کەش پەروەرداکەی بەوەی کە بەردەوام محکومە بەوەی کە لە سوچی ماڵەوە بێ و بەردەوام بەوەی کە ئازار بچێژێ ئەم بارودۆخانە یاخود ئەم بۆنە کۆمەڵایەتی و کللتوریانی کە وەرزەکان پێتەیە بۆ نمونە بەهار یاخود جەژنەکان پێتەیە من پێم وایە بۆنی زۆر باشن مرۆڤ هەم بتوانێت بەشێک لەلایەن دەرونی خۆی تەفریق کاتەوە هەم دووبارە بتوانێت حایەکی ڕۆحی نفسی بەخۆی باکە ئەم قۆناغشتی ئەپەڕێەوە ئەمە قۆناغی زۆر لەمە ناخۆشترمان بینیەوە تۆ ناکرێ ئەم هەموو شتە کەڵەکە بۆ ناخی خۆتا کەڵەکەی کاشل لەحزێکە کۆتایی بە ژیانی خۆت بهێنی لەبەرەوە هەر شتە بە شوێنی خۆی و کاتێک کە ڕخنە دەبێ ڕخنە بە شوێنی خۆی و ناڕازی لە شوێنی تر و بۆنە کۆمەڵایەتی و کللتوریەکانیش نابێ فرامۆش زۆر باشە کاکێمە ڕەنگە وەزیفەی ئەم بەرنامەیە خۆ ئەرچی ئێمە لێرە ئەوە بێکە چۆن بتوانین مەسەرەن ئەو پێدراوە ئاینێک هامانە بە شێوەیەکی نەرم ئاڕشێن بکەین بۆ ناو پێدراوە کۆمەڵایەتەکان واتە هەماهەنگی دروستکەین لەبین ئەمانەیە بۆی کە شتێک دروستکەین دوجار شتێکی نەرم و شتێک بێکە کۆمەلگای ئێمە لانی کەم دڵخۆشکە ئێستا بۆ نمونەگەسی ینی ئاین زۆر گرنگی بە باسایلی کۆمەڵایەتی و ئیشی کۆمەڵکاری و دەستە جەمعیەدانی تۆ سەیرەکەی نوێژ بە کۆمەڵەکرێ حەج بە کۆمەڵەکرێ ینی شادی دەربڕینی کە پێکوتر جەژنەکان دیسان بە کۆمەڵەکرێت تەنانەت عیبادەتێکی وەکو دوعا ینی سیغەی عام بەکارێنێت تەنانەت بۆ دوعاش تا چەند ئەمانە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە گرنگن بۆ ئەوەی کە ئێمە ڕووپۆشێکی کۆمەڵایەتی پێ دروستکەین واروەها یارمەتیماندا لە ڕووی کۆمەڵاتیەوە دیسان یەکترمان خۆش بوێ و ئەو ژینگەی کە ئێمە هەمومان داوایەکەین ژینگەیەکی ژیان دۆست یەکترویست دروستکەین بابەتێکی زۆر گرنگە بەڵام تەنها بەو دیوایە نەبێت کە ئێمە تەنهاوەکو مسلمان دوعا بۆ یەکتری بکەین و تەنهاوەکو مسلمان پێکەوە نیۆشکەین و تەنهاوەکو مەسیحی پێکەوە مەراسمی ئاینی خۆمان جێبەجێکەین و تەنهاوەکو جوولەکە ینی زۆر گرنگە ئەو وەزیفە کۆمەڵایەتی تریان بینە دەست خودداوەند خۆی قیامەتی هەیە باش و جانمی هەیە ئەو لەو دنیا لەسەر و بابەتە محاسبمانەکە ئێمە لەم دنیا مادەم کە هەمومان مرۆڤین ئەتوانین بەیەکەوە بژین و من تۆ دراوسی یەکترین بۆ نمونەک دراوسەکە مەسیحیەکە تۆ ئاینیەکی مسلمانێکی زۆر تەبیعیە ئەو لە مناسبە کۆمەڵاتەکانی تو بێت سەردانی تۆ بکات و لە مناسبە ئاینەکەی ئەویش تۆش پشی سەردانی بکەیت ئەمە ڕەنگە ئەم جیاکاری کە ئێستا زۆر بە متەتەڕیفان ناکرێت لەسەر ئاستی جیهاندەکە ئەدیانەکان نابێت تێکەڵی یەکتری بن و مەراسمی ئەمیان حرامە و مەراسمی ئەمیان حەڵاڵە ئەمە ڕەنگە بوعدی سیاسی زۆر قوڵی لە پشتەوە بێت کە ئەو ئامانجی کە ئێستا تیرۆری جیهانی ئیشی لەسەراکە ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ هەبێ ئەجنا ئەم وەزیفە کۆمەڵایەتی کە جەنابەت باسیەکەی کە هەمومان بەدەستە جەمعی بچین بۆ مەراسیمە کۆمەڵایەتی و ئاینیەکان کە ئاین بۆ خۆی بەشێکی گەورەی بەرەکەوێت کە لە مەراسیمی ژن و ژنخوازیمان لە مەراسیمی قبر هەڵکەندن و سەردانکردنی پرسە و دڵنەواییکردن ئەمانە هەمویان بۆ خۆیان پێش ئەوەی مەراسیمی کۆمەڵایەتی بن ئێمە ڕووپۆشێکی ئاینیمان پیاون و ئاین ماکە ئاینەکە زاڵترە بەسەر کۆمەڵایەتێکە ئێمە بە ئاینی ئیسلام دوو ڕۆژ بۆ نمونە ئەوەستین و باوش بێکاکەین و قورئانە خوێنین و یەکتری ئەبینین و بە ئاین ژن و ژنخوازی مارە ئەکەین لە یەکتری وە کۆ بینەوە لە شوێنەکان لەبەرەوە ئەم عیلاقاتە اجتماعی زۆر گرنگە و بابەتێکی زۆر مهمە بەڵام تا ئەو شوێنەی کە جیاکاری نەکات و جیاکاری نەکات لەوەی کە ئەویتریان ئاینێکی ترە و ئەویتریان نەتەوەیکی ترە و ئەویتریان ڕەگەزێکی ترە و زۆر گرنگە ئێمە بەشداری هەموو کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵایەتی و مەراسیمە کۆمەڵایەتەکان یەکتری بکەین کاکێ من ئێستا یەکێک لە گرفتەکان سیاست دروستی کردو خۆت باشە زانی سیاست یەکێکە لە لەوانەیە کە بەردەوام بیماری دروستەکەوە لەسەر جستی ئەم کۆمەلگایە برین دروستەکە و ئێمە گەرمانوێ هەتوانێت دروستکەین لە جەژنە و جەژن بکەین بە فرسەتێک ینی بۆ نمونە ئێڵێن ینی لەوانەیە ئێمە لە ڕۆژانی ترە ینی دۆخێک دروست بووە دۆخێکی سیاسی چاوەڕێەوە نەکەین کە دوو سەرکردە بەیەک بکەن بەڵام بۆ لە جەژنە مەسەرم بۆ منە زۆر ئاساییە ڕەنگە گەر نەیکەن دیسان جارێککە ئێڵێن و ئاسایی نەبێ جەژنە پیرۆزە لەگەڵەکە بکەن هەر ئەم وەکو بۆنەیەکی کۆمەڵایەتی ئاینی بە ئاوا بڵێن دانیشن لەگەڵەکە گفتوگۆیەکیش بکەن ئەمە جۆرێک بێ مەسەرم بۆن منە لەوەی کە
ئەو دۆخە بڕەوێتەوە و بتوانن ینی هەمانجویەک تری بکەن و لە ئاینەدا بەیەکەوەدا بنووشنەوە جۆرێک لە چارەسەر بەکاربێن ینی قسەمان لەسەرەوەی چۆن ئەم پێدراوە ئاینە تەوزی فکرێ بۆ بوارێکی تری مەسەلەن بۆ منە گەورەتر یاخۆ با بڵێن زۆر چۆن تەوزی فکرێ ینی قسەمان لەسەرەوەی ئایا ناکرێت جەژن ئاوا لێ بکرێت بەڵێ بە دڵنیاییەوە من یەکەم جار وەچی ئاماژەم بەوەیە ئەوتم ئینسان هەر چەند تاوان لە کورداری خۆمانەوە تاوانی زۆر زۆر گەورە کە کەپچۆ ماڵەکەی لێت خۆشە بێ و ئەم تەجربەیە ئێمە مادەم تەجربەی سیاسی ئەکەین کاتە سیاست لە بەعدە کۆمەڵایەتەکە ڕەنگە گەورەتر و قورستر بێت و خەڵ ئێمە پێشتر تەجربەی شەڕی ناوخۆمانە بۆ شەڕی ناوخۆمان لەگەڵ یەکتریا کردووە دیان هزار کەسمان لە یەکتری کوشتووە بەڵام دوایش داژنیشتن لە سفرۆدەتیشمان کردەوە ملیەک ئەم قۆناغە هەر ئەبێت تێپەڕێ جایتر ئەم ڕۆسبەی کەوتووە باشترین کەسەکانەوانن کە دەست پێشخەریەکەن باشترین کەسەکانەوانن کاتوان ئەم بۆنە مناسباتانە لایانی کەمە گەرنشتن لا یەکتری و پێک شەودانەنیشن لایانی کەمەتوانن بەشێک لەو گەردە لەسەر دڵی یەکتری لابن بە جەژنە پیرۆزەیەک بە ناوهێنانێک زۆر ئاساییە یعنی ئەگەر سیاسێکی گەورە لە وڵاتەیە بە ناوهێنان ناوی چەند سەکردەیەک بێنێت و جەژنە پیرۆزیان لێ بکە ئەمە بۆ خۆی دەلاقەیەکە دەرگایەکە کاکرێتەوە بەشێک لەو گەردەی کە لەسەر دڵی ئینسان نیشتووە ڕەنگە ئەمانە بوعدی سیاسی و یاسایی قوڵتری هەبێ بەڵام ئەمانە بۆ خۆی دەرگایەکن کە ئەکرێ حیوار و گفتوگۆ دروست بێ ئێستا گەشتنەوە دۆخێک کە تەنانەت حیوار و گفتوگۆ نەماوە و ئەم دۆخە تۆ بۆی تیپەڕێنی لایانی کەمە بم بۆنە کۆمەڵاتیانە بقۆزیتەوە واگەر سەکردەیەک پیرۆزبایی بنێرێت بە ناوهێنانیش ناوی چەند سەکردەیەک بێنە ڕەنگە قازانج بە چاکەی گشتی و بە دۆخە کۆمەڵاتێکی خەڵک بگەێنێەوە مادام ئێمە ئامانجی گەورەمان بۆ نمونە دروستکردنی دەوڵەت بێت ئەشە تۆ لە بەشێک لە حەقانی خۆت تەنازول بکەیت و مادام هێزی تر بانگەشێواکە کە ئامانجی خەڵک و معاشی خەڵکە کاتە تۆژ بێ لە بەشێک لە حەقانی خۆت تەنازول بکەیت کورداری خۆمان هەڵێ گەر سوار و پیادە بیانێ بگەن بە یەک سوارەکە تۆزێ گەنیشێتەوە و پیادەکەش خۆی لە بڕە لە شوێنێکا دەستیان نەگا بە یەک ئێمەش ئەگەر بمانەوە بگەین بە یەکتری ئەبێ بەشێک تەنازول لە بەشێک لەو حەقانی خۆمان بکەین و ئەم دۆخە کۆمەڵایەتی وەکو جەژن کێتە پێشەوە ڕەنگە دەرفەتێکی زۆر زۆر باش بێ کە بتوانین تەنازول لەو بەشێک لەو حەقی خۆمان بکەین و لایانی کەم بە جەژنە پیرۆزەیەکیش بێ هەم دڵی خەڵکو و هەم دڵی پێشمەرگە و هەم دڵی خانەوادی شەیدەکانیش خۆش کاکێ من زۆر جار ئەمە گوێبیستی گلەیەکە بین لە باو بڵێم لە سەرزاری کۆمەڵناسەکان و توێژەرەکان و ئەوانەی کە تەنانەت لە ڕوانگەی دەروون ناسیەوە کارەکەن ئەوش گلەی لە مزگەوت و لە مامۆستایانی ئاینی با سەراحەت بێڵێن ئەوش ئەوەیە کە هەماهەنگێکی باش بۆ لە بینی مەسەلەن بۆ توێژەرەکان لە بینی دەروون ناسەکان سوسۆلۆگەکان بۆ نییە بۆ ئەوی کە جارش کە مزگەوت بەو ئاراستەیە تەوزیف کرێتەوە کەمە خۆمانەمانەوێەوە بۆ شنگەی خۆمان گونجاوە ئەوەی کە توانێت تەبەهی لە ناومانە دروستکاتەوە ینی بۆچی ئەو دوو ڕەنگەی زانستیە چ دەروون ناسی و چ کۆمەڵ ناسی زۆرتر پابندن زۆر بە ئەوەی کە پێکوترێ ناوەندەکانی خوێندن بوارەکانی پەروەردە بۆ تا ئێستا ئەم هەمانگوێ لە بینی مامۆستای ئاین و لە بینی مزگەوتانی بۆی کە جارێککە ئەزانی چی ئەم گلەیەمان نەمێنێ ینی بە ئاوا بڵین و سەرنجام لە دۆخێکی وەکو ئێستاە کە مەسەلەن بۆ منە بخۆمان نەزانی کە تەکنەلۆژیا چ هەیمەنەیەکی گەوری دروست کردووە هێشتا ئێمە مەسەلەن بۆ منە کۆمەڵە خەڵکە من لە دوورەوە قسە لەسەر یەکتری بکەن یا مەسەلەن ڕخنەکانیان مەسەلەن لە دوورەوە بێ بۆ ئەم هەماهەنگێ لە نێوانی ئەم شەریحانە دروست نابێ و ئێمە بزانین پێدراوێکی گرنگی وەکو مزگەوتمانەیە کە لە ڕۆژانی هەینیە بە هەزاران کەس مەسەلەن نوێژی هەینیەکەن کە ئەمە زۆر بایەخێکی گەورەی ئێوە تۆ زۆر باش زانانی گەرێزە کۆڕێک ببەستی ڕەنگە من ناتوانانی 50 کەس بەڵام لە ڕۆژی هینیە ئەمازانی بە هەزاران کەس دەچن بۆ نوێژی هینی بۆ نەمانتوانی بەیەکەوە هەماهەنگی بکەین لە نێوانی مەسەلەن بۆ منە ئەم شەریحانەیە لە ئەنجامە مزگەوت پێدراوێک بێ بە هەمومان و بە ئاراستەیەک بڕواکە ئاراستەیەکی دروست دەچوە لانی کەم ئەم کۆمەلگایەمان ئەندازەیەکی زۆر هێمن کاتەوە هێمن بەداخەوە ئاستی ئارگۆمنت و حیوارکردن لە مجتەمەعی ئێمە هەر لەسەر لایەنە سیاسەکەی سەیریکە لەلایەنە کۆمەڵایەتەکەی لەلایەنە ئاینەکەی شتی وەسەتیتیانە شتی ناوەندگیریتیانە هەمیشەکە لە دژی یەکتری قساکەین ئەگەین تا سەرێسقان و هەمیشەکە لە بریەوەی حیوارکەین بە یەکتریەوە بە تاواتی ئەویتر ڕەفزەکەینەوە و هەوڵی سڕنی ئەوی ترێینەوە ئەوانی کە لەبەرەی لایانی بۆ نمونە ئەلمانی و لەلایەنە سکۆلارێکەوە سەیری ئەم مەسائلەکان بە تاواتی دژی هەیمەنی ئاین و دژی هەیمەنی معبەد و کڵێساکانن و هەموو جۆرە حیوار و گفتوگۆیەک تا ئەگە بە ڕاستە خۆیش دەرینە بڕن ڕەنگە بە نەڕاستە خۆی بە تاوای دژی بن و پێچەوانەکەشی هەرڕاستە ئەوانشی کە لەلایەنی ئاینەکەن بە تاواتی ڕەنگە حیوار ڕەتکەنەوە پیان وابێ کە ئەمە دەسەڵاتێکی ئیلاهیە و دەقی زۆر پیرۆزن و قابلی مناقەشەکردن نین وەکو جەنابەت وتێت مامۆسایانی ئاینی بەشێکی گەورەی ئەم کۆمەلگایان و هەموو هێزە سیاسی و کۆمەڵایەتی و کللتوریەکان باش لەمە حاڵی بوون ئەگەر دیقەتیش بێ هەمویان بە خۆیان لە کاتی
باسی مەراسیم و پرسە سیاسەکانە پرسی تایبەتیان پێکرێت لەبەرەوەی کە ئەمانە توێژێکن ناو کۆمەلگایە قسەیان ئەڕواوە گویان لێ ئەگیرێەوە جگەلەوەی کە گویان لێ ئەگیرێت لەبەرەوەی جۆگرتەکەشیان دەسەڵاتیان لە جۆرێک لە شەرعیەدان بە مقدس بوون و بە مقدس بوون وەرگرتووە کە پێیان وایە کەمانە نوێنەری خوداوەندن لەسەر زەوی و بەناوی خوداوەندە قساکەن و تەفسیر و ڕافە بۆ ئاەتەکانی خوداوەند دەکەن لەبەرەوە زۆر گرنگە بەڵام وەکو جەنابەت ئاماژەت پێ لەم سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتن و چوونە بۆ شایی ئاسمان و هەیمەنەیە تۆ زانست بەردەوام پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە یعنی مادام ئێمە کە ئاینماندا ڕنیوە لەوەی کە تەنها بەهشت و جەهەنم بێت تەنها سزا و پاداش بێت تەوزیفمان کردووە کۆم بەرنامی جەنابەت بۆ عیلاقاتی ئیجتیماعی و پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر گرنگە حیوار هەبێ لە بینی دەروونناسان و پیاوانێکە لەسەر چێ ئوستاز لەسەر ئەوەیە کە ئێمە تا ئێستا ئەوەی کە ئێڵین بەغیاب بێڵێن بەغیاب یەکتڕاست و ئێمە ئەژزانین ینی سەراحەت بە ئاوا بڵێن هەتا ئەم لە حزێش ئێمە ئازانین مزگەوت کاریگەرترە لە دەستگای چۆک و پەرلەمانیش باشە بۆ لەبەرەوەی گاندنی زۆر خێرایە قسەکەمان لەسەر ئەوەیە ئێمە زۆر ئاسانە ئەتوانین بۆچی با ئاوا بڵێن با نمونە بێنینەوە بۆ لە شوێنێک وەکو ئێرانە ینی مزگەوت زۆر باشتر تەوزیف کراوە بۆ بوارەکانی تر ینی ئێمە ئەبینین لەوحەی هوەری هەیە لە مزگەوتە ینی مزگەوت ئەتوانێت کاریگەر بێت لەسەر کۆی ئەو پێدراوانی کە ژیان دروستەکە ئێمە تاکو ئێستا ئەوانەی کە ویستویانە لە دەرەوەی مزگەوت ئیشکەن هەر ویستوانە ینی مزگەوت چۆنەڵێت جۆرێک لە جۆرەکان تەعتیلکەن لە بەرامبەری ئەوەش ڕاستە کە دەگوترێ مەسەلەن بۆ منە با بڵێن مامۆستایانی ئاینیش ئاینەوە بەس بخۆیان وەکو تاقە حقیقەت قسە بکەن ئێمە قسەمان لەسەر ئەوەیە چونکە لە ناو جەژنا قساکەیت و مامۆستا ئاینی ئەوچێکە لەوانەیە کە بانی زوو هەڵەسین لە خەو و ئەچین لە بەردەمی ئەوە داعنیشین و وعزمانەکە و قسەمان بۆکە قسەمان لەسەرەوەی جۆرێک لە تەبایی دروست بێ کاکێ من کە تۆ قەنەعەتمە کە تۆش لەگەڵ ئەم لەوەی کە هەمومان هەموو پێدراوەکانی هەمانە هەم بوارە زانستەکانمان لەگەڵ بوارە ئاینەکانە تێکەڵیکەین شتێک دەرچێت کە خۆمانەمانە کە شتێکی باش بێت کە بۆ کۆمەڵگاکەمان سوود بەخش بێت ئێمە لە ئەسنۆگرافی و لە ئەنترۆپۆلۆجیە هەموو ئانی کە ڕسێرچەکەنەوەی کە بەحسەکەن زۆرجە بەحسی مەدانیانەیە چناو قەبیلەکانی ئەمازۆنەوە بە مانگ بە ساڵ بە 2 ساڵ بە 3 ساڵ بەحسەکانیانەوەی کە بتوان گەڵاکەن بە خۆیان و خۆیان ڕوتەکەن و لەگەڵ ئەوان ناژین بەداخەوە کە من بۆچی باسی حوار و گفتوگۆم کرد ئێمە تەنانەت نەک ناتوانین ئاوا بچینوک و بەحسێکی ئاوا بکەین خۆمان ڕوتکەینەوە بە 2 ساڵ بە 3 ساڵ لەگەڵ ئەوانە ڕاو یعنی باحیسی زۆر گەوری جامیع گەورەکان ئەچناو قەبیلەکانی ئەمازۆنە بە 3 ساڵ وەکو ئەوان نەژین کەچی ئێمە ناتوانین بچین ناو یەکتریەوە بژین و ناتوانین بچین ناو مزگەوتەکان ئەوانی مزگەوتەکان بێنە ناو ئێمەوە من نامەوێت ناوی کەس بێنم و نمونە بێنم چەند ڕۆشنبیرێکی گەورەی کورد چوونە ناو مزگەوتەکانەوە تەنها بۆ جوێگرتن لە زەجێکیان لەسەر دروستکردن کە ئەمانە ناتوانن خۆیان نەگلایکردنەوە لە جارەگانوێ لەگەڵ ئاینابن ئەم زۆر لە ڕەتکردنەوە حیوار لە بینی ئێمەیە هەر ئەمیل یەکەوتۆ کە ئێستا ڕوئەیە دووە هەمیشە هەموو کەس ئەوی ڕەت ئەکاتەوە کاکێ من وەلەو ئەمە بابەتی جەژنمان نەبوو بەداخەوە کە گاتینە ئێرە بەس تۆ تەسەوڕ ناکەی ئەو فیدباکە کۆمەڵاتی کە مزگەوتی ژوەر یەکرێتەوە بە ئاوا بڵێن حتا بە ئاوا بڵێن قسەکردن ئەگەر لەسەر تونوتیژی بێت مزگەوت تونوتیژی بە خۆی بەرهەمێ نانێ زۆر جار تونوتیژەکە بە ڕاستەکەی ینی چۆنەڵی زۆر جار لە دەروی مزگەوت دروستە بێت چونکە ئەزانی وساسێ من ئێمە ئازانین هەمومان ئەزانین چەند لەحزەیەگە چینە مزگەوت بۆ کاتی نوێژەکانمانە چینە مزگەوت خۆ بە بەردەوام لە نوێژانین لە ڕۆژانی هەینیە ڕەنگە سعاتێکی کوێ بگرین بەڵام لەحزەکانی کە لە ناو کۆمەلگای ژین لەحزەی زۆرترە قسەکەمان لەسەر ئەمەیە ینی گرفتەکە ئەوەیە من بۆیە ویستم ئەم بەرنامەیە قسەکردن بێ لەسەر ئەوەی کە ئەو جۆری تەبایە دروست بێتەوە ئەو جۆرە دروست بێتەوە کە بەجددی هەموو پێدراوەکانمان جۆرێک لە دڵنیایی و جۆرێک لە ئارامی دروستکەن قسەکەمان لەسەر ئەوەیە بابێنەوە سەر خودی جەژن بۆ چونکە کاتێکی زۆر کەم ماوە دوا دەرفەت بە تۆ ئەدەم لەسەر جەژن و لەسەر ئەوەی کە باسمان کرد لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە چۆن مەسەلەن جەژن تەوزیف بکەینەوە دیسان جارێککە بۆ ئەوەی کە جۆرێک لە دڵخۆشی جۆرێک لە شادی و جۆرێک لە ئارامی و جۆرێک لە بە ئاوا بڵێم دروستکردنەوەی پەیوەندی و عەلاقە سەر لەونە دروستکاتەوە چاوەڕێی ئەومە بە هیچ کەسێک لە ژیان تا بۆ نمونە بێت دوو کەس ئاش بکاتەوە تو هەمیشە خۆت دەست پێش خەر بە و هەمیشە خۆت چاککار بە و هەمیشە خۆت لە هەمووشی گرنگترێ قەت چاوەڕی پاداشمە بە و چاوەڕی ئەومە بە کە من و تۆ کە کاتێک ئاشتە بینەوە لە تۆ پاداشتێکم دەست بکەوێت و بەرژەوەندیەکەم دەست بکەوێت ئەگەر چی ئەمڕۆ علاقاتی ئیجتیماعی زۆربەی مرۆڤەکان بۆ بە بەرژەوەندی و هیچ کەسێک بێ
بەرژەوەندی ئەویتری خۆش ناوێت و مامەڵی لەگەڵان ناکە بەداخەوە کە ئەمە واقعەکە کە بە تەتەوری حاڵی مجتەماکە بەرەو پێشەوە لە لایەنە ڕۆحەکەی و بازایە بۆ لایەنە ماتریالەکەی لە هەموو کۆمەلگایەکە بەم سروشتیان ڕە بەڵام زۆر گرنگە ئینسان لەسەر ئاستی تاگی حی نەفسی و کۆمەڵاتی زۆر گەورە بەخۆی باد و هەمیشە چاوەڕی پاداش نەبێت و نەڵێ منەوە دووجار چووم ئەو هەر نەهاتە ماڵی من و من دووجار لی خۆش بوو هەر لە من خۆش نەبوو دووجار تەوقەم لەگەڵا کرەوە لەگەڵا نەکردم سێجار سەلام لێکرەوە هەر جواب نایەتەوە زۆر گرنگە تۆ کۆڵنەی و بەردەوام ئەم گەورەیە چونکەمانە هەمووی ئیحای نەفسی زۆر گەورن کە تۆ لە ناخی خۆتەوە هەست بە ئارامیەکەی و هەست بە گەورەی خۆتەکەی و چواردەورەکەش هەست بەم گەورەی تۆ ئەکاوە هەمیشە زۆر جابیستمان لە کورداری خۆمان فلانکەس لە فلانکەس ئەگەر لە بین دوو قەوسا بە معنە کۆمەڵاتەکەی لە فلانکەس پیاوترەوە سێ چوار جار چوەتە ماڵەکەی و سێ چوار جار دەست پێشخەری کردەوە سێ چوار جار لی خۆش بووە زۆر گرنگە ئینسان بەبێ بەرامبەر ئەوی تری خۆش بێ و بەبێ مقابل ئەوی تری بۆچی باسی هەموو جیاکاریە ئاینی و کللتوری کۆمەڵاتیانم کرد کە ئەوەی کە مادام ئێمە هەمومان مرۆڤین لەسرم زەویە ئەژین بە جیاوازی ڕەگەز و ئاین و کللتوری و کۆمەڵایەتی و بیرروڕای حیزبی و سیاسیەوە هەمومان پێویستیمان بە یەکتریە و هەمومان پێویستە بە یەکتریەوە بژین و کەسیشمان ناتوانین بەبێ ئەوی ترمان هیچ مامەڵێ بکەین ئەشێت تۆ ئایدۆلۆژیا و بیکردنەوەیکی تایبەتە دەبێ بەڵام ئەوەی کابێ بە بووکت ڕەنگە لە بنەماڵێکی تر بێ و ئەوەی کابێ بە زاوات ڕەنگە لە بنەماڵێکی تر بێ ئەوەی کابێ بە خزم و بە هاوسێ و بە جیران ڕەنگە لە شێوازێکی تری بیرکردنەوە بێ بەڵام کاتێککە ئێمە توانیمان بۆ خۆمان بیرکردنەوەیکی تەندروست و ڕاست و دروستمانە بێ و کاتە کەمترین کێشە و گرگرفتمان لەگەڵ خەڵکی هابێت. زۆر بەڕێز توێژەری کۆمەڵاتی ئێمە عەبدولقادر زۆر سپاس دەکەین کە لەم بەرنامەیە لەگەڵمان نابی و وەڵامی پرسیارەکانت داین. بەڵە خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون جارێک کە جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن نابن و خواتان لەگەڵ.